السلام عليكم ورحمة الله وبركاته. بابەتی کۆتایی بابەتی قورئان دەوای دڵانە. ئەو بابەتە کە کۆتا بابەتە تقریبا دەتوانین بڵێین ئەو بابەتانەیە کە لە بابەتەکانی کە پەیوەندی بە دڵەوە هەیە بە قورئانەوەیت کۆمان کردیتەوە لەو بابەتەیە. خوا جزای خێری ئەو دکتۆرانە بنووسی کە ئەو بابەتە باشانەیان باس کرد. بەڕاستی بابەتەکان جێی خۆی بوو، تێر و تەسەل بوو، ڕوح و دڵمان پەرۆشی ئەو بابەتانەیە. خوا جزای خێری مامۆستاکانیش بنووسی ئەوکانەی کە بەو کارەش هەستانە. بابەتی یەکەم بابەتی من کە بابەتی قورئان دەوای دڵانە. بسم الله الرحمن الرحيم الحمد لله رب العالمين والصلاة والسلام على محمد خير خلق الله وعلى آله وصحبه وسلم. پێشەچی ئەمە کە بۆ ناسینی دڵەکانمان چکەمە بابەتەکەمان قورئان دەوای دڵانە. لۆ ناسینی دڵەکانمان وەکو ابن قەیم جوزی دەفەرمێ دڵەکان لە نەخۆشی دڵەکان دوو جۆرە نەخۆشی دڵمان هەیە. نەخۆشیەکمان هەیە کە ئەو نەخۆشیە ئازاری مرۆڤەکە نادا، نایخوێنێتەوە، نەخۆشیەکەی خۆی ناخوێنیتەوە. ئەگەر ئاگای لێرەبی وەکو جەهل و وەکو نەخۆشی شوبهات و شەهوات و ئەو نەخۆشیانە کە زیاتر لە بابەتی ئاینی و لە بابەتی عەقائیدی لە دینەوە ئەو نەخۆشیانە زیاتر دراست کرایە و دەبێتە هۆی فاسدبوونی دڵ. هەرچەند کەسەکە ئاگادار نییە، ئازاری نییە، چونکە شتەکان معنەوینە، وەکو بڵێ لە جەستەی مرۆڤ نییە کە وەکو جەستەی دڵەکەی مادی بیتن لە ڕووی مادیەکەوە نییە. ئەوانە نەخۆشیانە زۆر خەتەرناکن. ئەو نەخۆشیانە زۆر خەتەرناکن لە نەخۆشیەکەیت کە ئێستا دێین باسی دەکەین، لەبەرەوەی چونکە چارەسەری ئەو نەخۆشیە تەنها بە بیر و باوەڕە، بە عەقیدە و ئیمانە، ئەویش لەلایەن پێغەمبەرانەوە کە لە ڕێگای وەحیەوە خوا سوبحانەهو وتەعالا ناوە لە بۆ بە مرۆڤایەتی دەینا هەتا کۆتایی پێغەمبەرمان محەممەد صلی الله عليه وسلم کە قورئانەکەی تەسبیت کرد. خوا سوبحانەهو وتەعالا لەسەر ئەو زەویە جێگیری کرد لە بۆی کە بەردەوام مرۆڤ خۆی یارکا بە ئەو قورئانە و خۆی شیفا بدە بە قورئان و دڵی هەستاغی خۆی بۆ قورئانەوە ئیدامە بکاتن. نەخۆشی دووەم، جۆری نەخۆشی دووەم ئەو نەخۆشیانەیە کە مرۆڤ هەستی پێ دەکات، زۆر کاری لێ دەکاتن، وەکو ژیانی ڕۆژانەکە لە خەم و نیگەرانی و تووڕەوی و زۆر نەخۆشیت کە وەرەوها ئەو نەخۆشیانەیە کە لە دڵەوە وەکو بەشێکە لە جەستە، دڵ کە بەشێکە لە جەستە، چۆن دەستت ئازاری پێدەگا، سەرت ئازاری پێدەگا، دڵیشە بۆ شێوەیە کەم کورتێکی تێدا هەبی یاخود کارکتێکەرەکی لێبی یاخود زەختێکی زۆری لەسەربی لە ڕووی مادیەوە، فشارێکی زۆری لەسەربی لە هەر ڕوویەکەوە ئەو دڵەیە ئازاری دەچێژی. بەڵام ئەوانە لەوانەیە بڵێن جیا لەگە نەخۆشی یەکەم. نەخۆشی یەکەم دەبی خۆت بە خۆت دابچیەوە وەکو بڵێ گوتمان ئەوە کاری پێغەمبەران و کاری پیاو چاکان و کاری ئەو قورئانەیە کە خۆت لەگەڵ خۆت دەبی دکتۆری خۆت بی و خۆت عیلاجی بکەی، ئەگەر نا گوناحبار دەبی ئینسان عیقابیشی لەسەر وەردەگریتن. وەکو ئەو نەخۆشیانەیە کە هەموو ئەو دکتۆران بەڕێزانە باسییان کرد لە حەقد و حەسەد و بغض و کیبر و شیرک و ئەو نەخۆشیانە ئەوە جۆری یەکەم. بەڵام ئەو جۆری دووەمە احتیما خوای گەورە ئەگەر ئینسان ئارامی لەسەر بگری بزانی ئەوە تەقدیری خوایە لەو خەم و پەژارەتێک کە لە بۆی دێ لە ڕۆژیانی ڕۆژانی داواڕوها بەشێکە لە جەستەکە ئازاری پێدەگا، ئەگەر سەبری لەسەر بگریتن و هەوڵی بدا لە بۆ چاکردنەوەی و ڕەزامەندی خوای گەورە، ئەوە سەبرەکە دەبتە هۆی پاداشتێکی زۆر گەورەی لە بۆی، وەکو ابتیلاءەکە خوای گەورە امتحانە لە امتحانی خوای گەورە و لۆی دێت بەدەستە خۆی نییە، بەڵام لە نەخۆشی یەکەم بەدڵ بەدەستە خۆیتی. لێیە سبحان الله خوای گەورە ئەو قورئانەی کە نازل کردیە بەشی زۆری لە بەرخاتری چارەسەری نەخۆشیەکانی دڵ کە بە جۆری یەکەم کە وەکو بڵێ دەتوانین برین ڕوحی دڵ لە ڕوحانیەکەیەوە لە معنەویەکەیەوە چارەسەر بکرێت. ئەویش ئەو نەخۆشیانەیە کە هەموو باسکرا و هەروەها چارەسەرەکانیشی باسکرا لایەن ئەو دکتۆرە بەڕێزان زۆر جوان ڕوون کراوە، بەڵام ئەمە لێرە شێوەی گشتی دەدەینێ. ئەو نەخۆشیانە بەڕاستی کە لە گوناه ئەویش بە چ توش دەبی ئینسان بە تاوان، بە دوورکەوتنەوە لە خودای پەرستنی خوای گەورە، دوورکەوتنەوە لە قورئان، بەوەی کە ئینسان کە گوناح دەکات و ئینسان کە غافڵ دەبی، ئینسان بە دوو شەهەوات و دنیا و ئەوە بە قسەی شەیتان بکاتنە ڕێنمایی شەیتان وەربگری. لێرانە قورئان خوای گەورە کە نازلی کردێ لە بۆ ڕێنمایی هەموو ئاوارەی هۆشی مرۆڤەکان، یعنی ئەو دڵانە کە ئاوارە دەبن. قورئان چارەسەرە لە بۆ ئەو دڵانەی کە تاوانبارن، گوناحبارن. قورئان چارەسەرە لە بۆ نەک لە بۆ دڵەکان بەڵکو لەو هەموو تیرەکانی کە دڵ دەگرتەوە، هەموو پارتەوەکانی لق و
پاڵوپۆپی ئەو دڵەیەکە کاری پێدەکە ئینسانەکە کەواتە قورئان هۆشیاری دەدات و ڕێگە نیشاندەرێ لە بۆ ئەو مرۆڤەیە کە کو دڵی خۆی شیفا بکە وهروەها دڵیشی بە ساغی و سەلامەتی بەردەوام بێلیتەوە وەکو ئەوەی کە خوای گەورە لە قورئان داوای لێ کردینە. لێرانە لە قورئاندا هاتووە کە گەبێت و ئەمە هەندێک بەڵگەکانی قورئان بزانین کە شیفا ئایا لە قورئاندا هەیە و هەندێک بەڵگەکانیش لە سونەت کە پێغەمبەر صلی الله علیه وسلم کە جێبەجێ کردی و پێمان ڕاگەیاندی و لە بۆمانی بەجێشتێ تاوەکو دەستی پێ بگرین بتوانین شیفای دڵەکانمان بدەین هەم بە قورئان هەم بە سونەت و زیاتر بە تایبەتی لە قورئانەوە وەرگرتراوەکەوەی پێغەمبەر صلی الله علیه وسلمیش هەمووی تواوكري قرآن خواهي قول القرآن دفرمي يا أيها الناس قد جاءكم موعظة من ربكم وشفاء لما في الصدور وهدى ورحمة للمؤمنين حتمي خواهي قولك القرآن نازل كرديها يعني أو آية كافية إنسان تدبري تدا بكاتنو أجر هرنا خوشي شهبي وكبريس بناب بخوا بگریتن لو نەخۆشیانە و هەروەها خۆی بداتە بەر ئەو ئاەتێک کە زۆر لێ بکۆڵتەوە دراستێ بکە بتوانی شیفای خۆی لەو قورئانە وەرگریتن قد جاءكم موعظة ئامۆژگاریتان بۆ هاتیە لەلایەن خوای خۆتانەوە کە خوای خەڵقی کردینە و هەروەها دەزانی کە ئەو ئینسانەی گوناهبار دەبێتن و دڵەکانی بڵێ لێل دەبێتن و ڕەش دەبێتن وشفاء لما في الصدور الصدور چی تێدایە دڵی تێدایە شیفایە لە بۆ ئەو دڵەیە وهدى ورحمة للمؤمنين وهدى ورحمة يعني رێنماییە و ڕەحمەتیشە لە بۆ چێ لە بۆ ئیماندار بزانە سبحان الله لێرانە کە باسی ئیماندار دەکا خوا سبحانه وتعالى ئەو موعظە و شیفا و هدە و ڕەحمە هەمووی بەجێرەی ئەو ئیمانەی کە ئەتوو بڕوات پێ هەیە یعنی کە ئەو ئیمانەی پلەی ئەو ئیمانەت چەندە لە ناو دڵت پلەی ئەو ئیمانەت چەندە لە ژیانت پلەی ئەو ئیمانەت چەندە باب کە ظەنی پێ دەبەی بەخوا سبحانه وتعالى ئەوەندە خوای گەورە فەرامۆشی دەداتێ و وەکو بڵێ چاکسازی دروست دەبی لە ناو دڵەکەتدا وهروە خوای گەورە ڕێگای ڕاستی بۆ ئینسانە نیشاندایە کە قورئان دەستوری هەموو ژیان بیتن لەگەڵ ئەوەشدا نەخۆشیەکانیشت لە نەخۆشی و نەخۆشی دەتپارێزیتن طبعا ئینسانی خوای گەورە هیوای ئینسان خوای گەورە کە هیوای لە بۆ دروست کرد ئەو هیوایە ئەوە نییە کە لە ژیاندا بە تەنها لە خۆشی بژی و دڵت خۆش بی و فراوان بی سەعادە بەڵکو سەعادەی ئەخیرەیە ئەگەر بێت و دڵەکەت ئامادە نەکەی لە بۆ ئەوەی کە لە ئەخیرەت سەعادەی وەربگریتن لە ژیاندا سەعادەی نابێتن خۆشی نابی کاتە پێویستە ئەمە دڵی خۆمان لەو خۆشیەی ئەوە خۆشیەکی وا دروستکەین کە لە بۆ قیامەت بی حقیقەتی دڵ ئەوەیە کە ئینسان لە بۆ قیامەت دڵی خۆش بیتن و سەعادە و ڕوحەکەی بەو شێوەیە ئامادە بکاتن کە تەواوکەری ئەو ژیانی ئەو لە ئێرە ئیمتیحانە تەواوکەری ئەو ژیانی ئەو لای خۆشیت ڕاستەقینە لەولایە ئەو بابەتێک کە ئێستا کە باسی دەکەن کە کۆتا بابەتە تقریبا دەتوانین برێم ئەو بابەتانەی کە باسییان کرد ئەو دکتۆرە بەڕێزانەمان ئەو برایە بەڕێزانەمان هەمووی خڕ دەبێتەوە کۆ دەبێتەوە لەو بابەتێک کە ئێستاکە لە قورئان وەرگیرایە هەتا قورئان ئیشارەتی بە نەخۆشیەکان کردی قورئان ئیشارەتی بە چارەسەرەکەی کردی بە دەرمانەکەی کردیە بەڵام ئەمە دەبی خۆمان دکتۆری خۆمان بینێرکوانە خۆمان تەشخیصی نەخۆشیەکەی خۆمان بکەین و بچینیش بگەڕین هەتا وەکو چارەسەری بۆ خۆمان بدۆزینەوە طبعا خوا سبحانه وتعالى کە ئەو کتابە پیرۆزەی بە ڕاست و دروست ناردووە لە بۆی کە باشترین چارەسەر لە بۆ نەخۆشیەکانی دڵ و نەخۆشی کردار و ڕەوشتی و دەرونیەکانی مرۆڤ نەک هەر نەخۆشی دڵ بەڵکو ئەو دڵ ئامرازەکە کە ئیشارە دەدا لە بۆ کردارەکانت و کردەوەکان و ڕەوشتەکان هەمووی وەکو بڵێ ڕنگدانەوەی ئەو ساغی و نەخۆشیی کە تێیدا هەیە ئەو بیر و باوەڕێک کە تێیدا هەیە لە ناو دڵت چی ئیشارەتە بکە دەستەشت ڕەوشتت دەرونیەکان بەو شێوە دەبی و هەروەها ئەگەر بێتەوە ئەو ئینسانێش وەکوڕی کاردانەوەی دڵی لەسەر بوو مرۆڤەکان کاردانەوەی کۆمەڵگاش هەر ئەو دڵەیە لە دڵەوە ڕنگ دەداتەوە کەواتە ئینسان ئەگەر بێت و چارەسەری نەخۆشیەکانی خۆی کردە دڵ چارەسەری ڕەوشتی دەبی چارەسەری سروشتی دەبی چارەسەری دەرونی دەبی و هەروەها چارەسەری کۆمەڵگاش دەبیتن لۆی زۆر پێویستە ئینسان بەو قورئانەوە ڕەبت بیتن وەکو ابن قەیم دەفەرمێ چەند ئینسان پێویستی بە ئاو هەوایە ئەوەندەش پێویستی بە ئەو قورئانە بە تایبەت هەندێک سوورەت کە ئێستا کە باسی لەوە دەکەین طبعا بەهۆی قورئان نەک هەر خوێندنەوە نەک هەر وەرگرتنی و لەسەر دڵدانانی و پیرۆزی ڕاگرتنی لە ناودەستان بەڵکو دەبی قورئان لە خوێندنەوەی لە تەدەبوری لە تیلاوەی لە لەبەرکردنی لە وشەکانی لە هەموو
تەدەبورکردادیشتن هەتتا خەلوەت گەورەترین چێش لە قورئان ببینی دادەنیشی لەگەری خەلوەتی لەگەر بکەی کە ئێستاکە دەین باسی دەکەین. طبعا ئەوە چارەسەری چ دەکاتن کە ئەو نەخۆشیانەی باسییان کرد هەمووی لە دوو شێوە کۆ دەبێتەوە ئەو نەخۆشیانەی دڵ کە ئەو دکتۆرە بەڕێزانەشەم باسییان بەس وەکو بەربیرهێنانەوەکە هەموو نەخۆشیەکانی دڵ لە شوبهات و گەگومانەکانە شەهوات کۆ دەبێت و یعنی دڵک کە نەخۆشی شوبهاتی هەبی یا شەهواتی هەبی هەر یەکەچیان هەبی ئەوە نەخۆشە ئەگەر دووچیابی ئەوە وێرانە. لێی پێغەمبەر صلی الله علیه و سلم کاتێک لە مەککەی خوای گەورە وحی لە بۆ نازل کرد هەمووی چ بوو هەمووی قورئان بوو هەمووی ئايات بوو لە مەککە و مەدینە بە قورئان نەخۆشیەکانی کۆمەلگای چارەسەر کرد لە ڕێگەی چ لەگەڕی لە ڕێگەی تاکە شخصەکانەوە تاکە کەسەکانەوە ئەویش ئەسحابیەکان بوو کە ئەسحابیەکان تاکە پێغەمبەر صلی الله علیه و سلم کاری لەسەرکردن لە مەککە و لە مەدینە کاری بە قورئان دەکرد نەخۆشیەکانی ئەو کۆمەلگایە لە ناو دڵەکانیانی کە دەردەینا کە چارەسەری دەکردن هەمووی بە چ بوو بە قورئان بوو کە وبنە وەیلی هات ببنە مسلمانێک کە وەکو بڵێ ئیمانە چپتەویان هەبی خۆڕاگر بن و هەروەها بەو شێوەیە بژین کە لە بۆ قیامەت بژین کە ئینسان دائیمەن دڵی سەلیم ئامادە دەکا لە بۆ چ لە بۆ قیامەت و لە بۆ بەهەشت خوای گەورە پەناماندا لە جەهەنەم. بەڵام دەبێت بە خۆت بە قورئان مەشغول بکەی یعنی نابی ئەمە ئێستاکە بڕین وەڵاهی قورئان شفا بچینە کنیەکەچی و هەر لەسەرمان بخینی بەڵکو دەبێت خۆت لە ناو قورئاندا نەخۆشیەکانی خۆت و چارەسەری خۆت و بەردەوامی دڵساغی خۆت لە ناو قورئاندا ببین و ناوی قورئان وەکو ماسی کو ئاوی نەبڕێ دەبێت توش ئەبەو شێوە بژی لەگەڵ قورئاندا لۆیە کە بەڕاستی ئەو پێغەمبەر صلی الله علیه و سلم کە یارانی وا فێر کرده بوو لە قورئاندا نەدەبڕان خوێندەواریان لە خوێندەواریان لە قورئاندا نەدەبڕان چ لە گوێگرتن چ لە دانیشتن چ لە هەموو شێوەیەک لۆیە ئەو سحابیانە پلەی بەرزیان بەدەستهێنا خۆ زۆر جاری وا بوو بەو شێوەیە کاریان نەدەکرد لە هەندێکیان بەشداری جیهادیشان نەکرد بەڵام دڵیان پەیوەست بوو بە قورئان دڵیان لەگەڵ قورئان دڵیان ساغ و صاف بوو کە کارێکیان دەکرد زۆر بە ئیخلاص و زۆر بە سافێدیان کرد ژیانیان هەمووی لەبوو لە پێناوی خوای گەورە بوو لۆیە لە نەخۆشیەکان زۆر دوور بوون هەتا گەیشتنە مەدینە هەتا لە مەدینەش مسلمانە ڕاستەقینەکان لە نەخۆشیەکان دوورن بەڵام ئەوە هەندێک حالەت وای کرد کە ناچار بوون منافق دروست بیتن ئەویش کە ئیمانی ڕاستەقینیان نەبوو بەڵام بەڵکو هەندێک مەساڵح و هەندێک شتێک کەوەی لێ کردوون. لۆیە بەڕاستی کە پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو قورئانەی لە هەموو کاتێک بە چارەسەری ڕۆشنایی تەواوی دڵەکان لە نەخۆشیەکان حتا لە چارەسەری جەستەییش پێغەمبەر صلی الله علیه و سلم بەکاری هێنایە وەڕاهێنانی بە ئەو سحابیانە کردووە کە چۆن بتوانن چارەسەری نەخۆشیەکان دڵی خۆیان بکەن لەگەڵ ئەوەشدا پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕۆژێک لە ڕۆژان دکتۆری جەستەیی نەبووە ڕۆژێک لە ڕۆژان دکتۆری پزیشکێک نەبووە خەبیر ببێت لە جەستەی وەرە قورئان لەسەر ئەو جەستە بخوێنم هەموو شتێکی بە قورئان لە جەستەوە لە ڕووی مادیەوە بەڵام لە ڕووی ڕوحانی و لە ڕووی ئیمانیەوە هەمووی بە قورئانەوە چارەسەر کردیان کاری پێغەمبەر نەبووە صلی الله علیه و سلم کاتێک بەڵام ڕێی پێدایە و زۆر جاری واشە بۆ خۆشی لۆ خۆی کردیتی بەڵام لۆ کەسی نەکردیە بڵێ بیکاتە پیشەی خۆی لۆیە وەکو بیرهێنانەوەک ئەمە کە باسمان کرد لێرە بە سەریایی دەڕۆینە بەرەوەی چکۆ هەمووی باس کرایە بەورتر لەوەی کە من لێرانە نووسیتم بەڵام بەس ئیشارەتت پێدایە جۆرەکانی دڵی مرۆڤ کە دابەش دەکرێت لە قورئاندا کە باسی لێوە دەکا قورئانمان دەفەرمێ دڵەکان سێ جۆرن دڵی سەلیم قەلبی سەلیم ئەوەیە کە بە خۆمان دەزانین کە خاوەن دڵێکی پاکە تەنها خوای گەورەی لێیە خوای گەورە ئەو دڵەمان پێ بەخشی ئەو دڵەیە بە کەلێکمان دێ لە بۆ دنیا و قیامەت دڵی مردوو خوای گەورە بمان پارێزی لەو دڵەیە کە دڵێکی تێک چووە بەڕاستی دڵەکە کە خوای لەبیر چووە لە خۆشی ئەو دنیایە لە خۆشی شەهواتە لە هەرچی شتەکە نەخۆشیەکانی شوبهاتە نەخۆشیەکانی شەهواتە و هەروەها دڵی نەخۆشمان هەیە ئەو دڵە نەخۆشیەش خوا نەخواستە ئەگەر ئینسان دڵەکی نەخۆشی هەبوو دەبیست و چارەسەری بکاتە بێتە سەر قەلبی سەلیم هەتا بەردەوامیش بێ لەسەر قەلبی سەلیم ئەو دڵە نەخۆشیەش ئەوەیە کە جاری وا هەیە ساغە جاری وا هەیە لە بینی مردوو زیندووە ئەوەیە کە جار نەفسەکەی کاری پێدەکاتن و گومانی خراپی پێدەباتن و یاخود وکڵی شەهوات و شوبهاتی دێتە ناوێ جارش تەوبە دەکاتن و دێتەوە سەرخەت لۆیە کە دڵی ئیماندار پێویستە لە چ ئاستەک بی ئیمانداری ڕاستەقینە ئەوەی بیوێتن بەبەر شەفاعەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم بکەوێتن و لە ڕۆژی قیامەت نەجاتی بیتن وەکو حەزرەتی ئیبراهیم دەبێ و شیعارە دائیمەن هەڵگری برێتن کە خوای گەورە لەسەری فەرموو کە بە حەزرەتی ئیبراهیم ئیلا من ئەتى الله بقلب سلیم
کە پێی دەڵێتن ئیلا ئەو کەسێکە يوم لا ينفع المال والبنون إلا من أتى الله بقلب سليم ئەوەیە کە هەموو شتێک لە پێش چاوی خۆی لادا تەنها دڵەکەی بە سەلیمی چکە ماڵ و منداڵەوە سەلامەتی ئەوانە بەکەلچی نایە تەنها سەلامەتی قەلب بەکەلچی دێتن کەواتە لۆیە ڕۆژەکە کە لەو ڕۆژەی لە تەنها قەلبی سەلیم بەکارکمان دێتن لەو دنیای دەبی دەستی زۆر پێوە بگرین و باشترین دەرمانیش لە بۆ دڵ قورئانە دەرمانی قورئان کە هەردووچیان ئەو قورئانەی خواردن و خواردنەوەیە وەکو ئەوەی کە ئەقوالی سەلەف زۆر لەسەر ئەو قورئانەیە هەیە و دەتوانین لێرانە ئاەتە چیتکەش کە لە قورئاندا عینەن خوای گەورە دەفەرمێ یا ئەیها الناس قد جاءكم موعظة من ربكم وشفاء لما في الصدور ئەی خەڵچینە ئەو عام ئەو ئاەتە ئەو جارە عامە موعظەتان ئامۆژگاریتان نەبوو هاتیە وشفاء لما في الصدور بیگرنەوە بە خۆتان باوەڕی پێ بکەن کە ئەو مەوعیظەیە کەەوە ئامۆژگاریە ئەو قورئانەیە وشفاء لە بۆ یعنی زۆر ئیشارەتی بەوەی کردی کە شفاء لما في الصدور لەگەڵ ئەوەشدا کە ئەمە زۆر کەم بەکاری دەینین زۆر کەم شیفامان بە قورئانی خۆمان زۆر جاری وایە شفا بە زۆر شتیت کە وەردەگرین بەڵام بە قورئانەکە لە بیرمان نییە بۆ ئەو شتانە لەوانەیە ئەو شیفاە وەکو بڵێ بە خۆت کە دکتۆری خۆت بی کە لە بەرامبەر قورئانەکەی کە لێی وەردەگری و چەندی لێ وەردەگری ئەو هەر بە خۆت دەزانێت زیاتر و خوای گەورە ڕەحمەت پێ دەکا لێرانە ڕەحمەتی خوای گەورە شیفا دەدا کە توێت و هەوڵ بدەیت لە بۆ ئەوەی کە قورئان دڵەکی ساغ و سەلیمت هەبی لۆیە بەڕاستی وەکو ابن قەیم دەفەرمێتن قورئان خواردن و دەرمانە لە خۆ دەگرێ یعنی هاکو ئینسان سبحان الله بەرەکەتی خوای لە ئاوی زەمزەم کە خواردن و خواردنەوەیە بەڵام قورئان نەک خواردن و خواردنەوە بەڵکو خواردن و دەرمانە یعنی خواردنە کە گەشە و دڵت پێ گەشە دەکاتن دڵ پێ بەردەوام دەبی دڵ پێ ئەوە دەبی دەگەشێتەوە دەژیتن ژیانی بەردەوام دەبی واروها دەرمانیشە لۆ ئەگەوەی کاتی کە دڵەکانمان تووشی نەخۆشی بوون تووشی شکستی بوون تووشی بوون دەرمانە لێرانە چارەسەر دڵەکانمان دەکاتن کەواتە چارەسەری دڵت هەبی خواردنەکە دەبی بەردەوام دڵیمان ئینشاءالله ساغ دەبی خواروە ئاەتە چیکەش کە خوای گەورە دەفەرمێ وننزل من القرآن ما هو شفاء ورحمة ولا يزيد الظالمين إلا خسارة ئەوەی لە قورئاندا هەیە ئەمە کە نازلمان کردی هەمووی شیفایە وەڕەحمەتە یعنی هەر زۆر جاری وا هەیە ئەمە بارەمان زۆر قورسە و لەگەر ئەوەشدا تەماشای فەرمانەکانی قورئان دەکەین هەر هەمووی ڕەحمەتە هەر خۆی وەرگرتنی قورئان شفایە جێبەجێکردنی فەرمانەکانی ڕەحمەتە لە بۆ چێ لە بۆ ئیماندار بەڵام لە بۆ ظالمە ئەو کەسانێک کە زوڵمیان لە خۆیان کردی و دوورکەوتنەوە لەو قورئانەی ئیلا زەرەرمەندیە زەرەرمەندیە لەبەرەوەی چونکە هەرچەندە ئەوان جێبگرن جێگرتنەکەیان وەکو بڵێ سوودیان پێ ناگەینیتن هەروە خوای گەورە لە ئاەتی کە دەفەرمێتن قل هو للذين آمنوا هدى ئەو کەسانێک کە ئیمانیان هینایە هدى وشفاء وللذين لا يؤمنون في آذانهم وقر ئەوانە خوای گەورە کە دەرێەوەی ئیمانی هینایە ئەو قورئانە لەو ئەو کەسانێک کە ئیمانیان هینایە ڕێنماییە و شیفایە و ئەو کەسانش کە ئیمانی پێناهینن طبعاً چیە لە جێیەکانیان قەپاتە و هەروەها چاویشیان قەپاتە ئولائیکە ینادەون من مەکان بعید وەکو بڵێ ئەو کەسانە کە لە جێیەکی دوور کاسیان دەکەی جیان لێ نییە چاویان نابینی هیدایەت و ڕێنماییە لە بۆ چارەسەرە لە بۆ هەموو نەخۆشیەکان لە بۆ ئینسانی ئیماندار بەڵام ئینسانی غەیری ئیماندار وەکو ئەوەیە کە گوێی داخرابی کەڕبی لاربی بەرامبەر ئەو قورئانەی وە لە ئاستێکدا بێتن کە زۆر دوورە تو هەرچەندە لە نزیک قورئانەکەی لە بۆ دەخوێنی ئامۆژگاری دەکەی بەڵام وەکو ئەوە کەسەکە کە خوا سوبحانە وتعالی وەکو بڵێ نمونەیدا وەکو دوورە نەجێ دەگری نەجێی لێیە نەچاویشی دەبینیتن طبعاً ئەوە لە تقریبا لە ئاەتەکانی قورئان ئەگە زیاتر لە بکۆڵینەوە زیاتر زۆر شتیت کە هەیە لە ئاەتەکانی قورئان بە تایبەتی ئەو دوعایانەی کە لە قورئاندا هاتیە ربنا لا تزغ قلوبنا بعد إذ هديتنا زۆر ئاەتیت کە هاتیە بەڵام ئەمە دێنە سەر ئەوەندا ئاەتێک کە وەکو بڵێ دەستنیشان دەکات کە یعنی تەئکید دەکات لەوەی کە قورئان شیفاە لە بۆ ئیماندار وەروها لە سنەتی پێغەمبەر صلی الله علیه و سلم هاتووە کە قورئان بە ئاشکرا چارەسەرە لە بۆ دڵەکان وەکو پێغەمبەر صلی الله علیه و سلم کاتێک یعنی استعاذەی دەکرد وەکو بڵێ پەنای دەگرتە بەر خوای گەورە چەند دوعایەکی دەکرد کە خوا سوبحانە وتعالی پاشان
قولعودەینی لە بۆ نازل کرد پێویستی بەوانەکە قولعودەینی بەدەستەوە کرد لەگەڵ ئەوەشدا پێغەمبەر صلی الله علیه وسلم چەند جار عیلاجی دڵی خۆی کردیە و بە قبلەی هەمووی شیفا و چارەسەری دایتە دڵەکانی ئەسحابیەکان دۆر پشتی واروەها چارەسەری جەستەییش ڕێ پێدا بەڵام لەگەرەوەشدا باسمان کرد گوتمان بە هیچ شێوەک بزیشک نەبووە لە ڕووی جەستەییەوە لەگەرەوەشدا هەموو دڵەکانی بە عەقیدەچی پاک و بەڕاهێنانێکی ڕاست بەردەوامی کردیان لەسەر ئەو دینەی طبعا پێغەمبەر صلی الله علیه و سلم ڕێی پێدا بە ڕوقی بە قورئان لەبەرەوەی چونکە وەکو ئەو نمونەیە کە بەسەری ئەیلۆتان باس دەکەم بە کوردی کە عن ئەبی سعید الخودری کە کاتێکە مجموعە سەحابیەکان بە گوندەکی داهاتن بە قەرەیەکی داهاتن ئافرەتە گوتی ئەوە گەورەی قەومەکەیمە مار پێوەدایە ئەگەر گۆ کەسەکتان هەیە ئەمە کەسمان لێرە نەمایە ئەگەر بتانن خێرتان دەگاتی چارەسەری بکەن یەک لەو سەحابیان هەستاوە چوو بە فاتحای لەسەر خوێند سوورەی فاتحای لەسەر خوێند پاشانیش زانیان کە فاتحایەکە شیفای لە بۆ هینایە وەکو خەڵاتە چەند مەڕووماڵاتە چیان دانێ چەند هەخڵاتە چیان دانێ لێرانە سەحابیەکان گوتیان نامانەوە دەستی لێ بدەین هەتاوەکو نەچینەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم زانی ئەوە ئێمە ڕاستمان کردیان ڕاستمان نەکردیان ئەو شتەیە پێغەمبەر صلی الله علیه و سلم کە هاتنەوە لەکنی کە لە بۆیان جێڕایەوە پێغەمبەر صلی الله علیه و سلم زەردەخەنە چی کرد زۆر دڵی خۆش بتەمەشای کرد چ زانن ئەوە چۆنتان زانیان کوتان زانی ئەوە شیفایە دا بەشی کەن و بەشە چمیشی لێ بدەن کەواتە ڕێی پێدایە و فاتحاش چارەسەرە لە بۆ هەموو نەخۆشیەکان جەستەیی و وەک بڵێ ڕوحی لەگەڵ ئەوەشدا هەموو سەلەفی ساڵح خۆیان پێوە گرت بوو کە لەبەرەوەی چکە قورئان هەمووی کورد کراوە یعنی کوڕی پوخت کرایتەوە لە ناو فاتحە کەواتە فاتحە نمونەکی پوخت و کوردی قورئانە سەبع المەتانی طبعا ئەو کەسانێک کە قورئان پشت گوێ دەیخن ئەوانە نەخۆشن نەخۆشیش دەکەون نەخۆشیەکانیان لە دڵیان هەڕا ناوەستی تەنها دەدرێتەوە پەلوپۆلیان دەستەکانیان دەستیان و لەگەڵ ئەوەشدا ڕێگرن لە چاکسازی و فاسد دەبن و کۆمەلگاش فاسد دەکەن نعوذ بالله لۆیە زۆر ئەساسە ئینسان دڵەکانی خۆی ڕاست کاتەوە لۆی عەمەلەکەی فاسد نەبی خوا نەخواستە عەمەلمان فاسد بوو لێمان وەرناگیرێ طبعا ڕوقیەی شەرعی ڕاستەقینەش ئەوەیە کە ئینسان بەخۆی ڕوقیە لە بۆ خۆی بکاتن یاخود یەکەچی باوەڕ پێکراوی زۆر نزیکە ئینسانەکە نەیتوانی یان خوێندەواری نەبوو یانیش زۆر زەیف بوو چەند ئاەتەکە چەند سوورەتەکە قول معوذەتەین و ئاەت کورسی و ئاەتە پیرۆزانێک کە پێغەمبەر صلی الله علیه و سلم سنت دەست نیشانی کردیە ئەوەیە کە لەسەری دەخینی لە بۆ منداڵەکەتە لە بۆ کەسەکتە لە بۆ خۆشەویستەکتە بەڵام ئەوە نییە کە ئێستا کە کردیتیانە بازار و بازارکاری خۆیان پێگەرم کردیا دوعایەکە نوشتەکە ئەوشتانە ئەوە بە خۆمان دەزانین ئەوە بابەتە چتکەی ئەوە هەمووی گوناحە هەمووی شرکە هەمووی کوفرە هەمووی ئەوە دێتە سەرڕێی لەسەر کوبرەی سەر بابی جادو ئەوانە بە تایبەتی ئەوانەی کە پارەی زۆر وەردەگرن و کەشتەی نەخوێندەوارن نازان ئاەتەکانی خوای گەورەش بە تەواوی بنووسن و وەرەقەچی دەدەنە خەڵکی وەکو بڵێ یاخود استیغلالی ئەو شتەیە دەکەن زۆر شتی تکەش لە بەنایدا دەکەن نەعوذ بالله لۆیە ئەو دوعایانەی پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەو تەوسیانەی کە کردیتی ئاەت کورسی سوورەتی ئیخلاس پێغەمبەر صلی الله علیه و سلم خۆی سوورەتی ئیخلاس و سوورەتی فەلەق و ناسی سێ جار سبەی ناسێ جار ئێواران دەخین بۆ پەنای خۆی دەگرتە بەرخوای گەورە لەبەر ئەو هەموو شتێک کە تێداتی فەلەق رب الناس ملك الناس إله الناس من شر الوسواس الخناس الذي يوسوس في صدور الناس ئەوانە هەمووی پەنای دەگرت پێغەمبەر صلی الله علیه و سلم ئەدی چ جای ئەمە پێویستە زۆر زیاتر ئەمە پەنای خۆمان دەینە بەرخوای گەورە لەبەر ئەو شتانەی کە ڕۆژانە ئێستاکە و سەردەمەی زیاتر هەیە ئەو دوعانەی کە صحیحە لەسەر کوبەی حەدیث صحیحی لەسەرە ئەوانەی کە بە حەدیث لەمان هاتەوە کە صحیحن ئەوە دوعانەکە اذهب بالبأس رب الناس واشفي أنت الشافي لا شفاء إلا شفاء وشفاء لا يغادر سقما أوروها وسك بسم الله أرقيك أو رقيك من كل شيء يؤذيك أو كرقيك ديك لبو خوتي على بو غير خوت وزور شتيت كشمان هي زۆر شتیت کەشمان هەیە کە ئینسان وەرگریتن ئەوانە هەمووی ڕێ پێدرا و چارەسەرە بەڵام ئەو وەرگرتنی ئەو چارەسەرش کە بیدایەتیش گوتمان لە بۆ ئیماندار بەجێری ئیمانەکەیتی لە بۆ ئیماندارانە نەک ئینسانەچی غەیری ئیماندار ئەو بینی ئەوەی لەسەر بخین ئەو لۆ جەستەی ئەوە کە بابەتەکە بەڕاستی زاناکە زیاتر لێ دەزانن هەر کەس لۆ خۆی دەتوانی بیکا بە بڕوای خۆی و ئەوەی دەشی کاتن دەبی زۆر زانابیتن و زۆر کەسەکی وەکوڵی باوەڕ پێکراوبی و
وەکو بەبێهێنانەوە چیتکەش کە دڵەکان باسی کرایە ئەوانە هەمووی بە بابەتەکان بە دوور درێژی باس کرایە هەموو شێ الحەمدولillah زۆری جێم گرتیە تاکیدم لێ کردیا کە حتا ئەو بابەتێش بە مەستە مەڕوان باس کرد چۆن دەزانی دڵەکانمان نەخۆشن دەمانێ من قەیم دەفەرمێ لە سێ شوێن دڵت ئامادە بکە ئەگەر لەو سێ شوێنێ ئامادە نەبوو تەسیری لێ نەکرد کەواتە حەلە چیتکەی لە بۆ دانای لە کاتی گوێگرتن لە قورئاندا لە کاتی مەجالیسی زیکر و کۆڕ و کۆبنەوەکانی خۆ ئەبرین زیکر و خوایی لە کاتی تەنهایی کە لە خەلوەت دابی بە تەنها خۆت ئەگەر لەو سێ شوێنە دڵی خۆت نەدۆزیەوە ئەوە ئیبن قەیم دەفەرمێتن ئەوە دوعا بکە خوا دڵەکەت داتێت چونکە ئەو دڵی تو ئەوەی ئێستا کە نەدۆزیەوە نەمایە ئەوجا مردیە ئەوجا لە نەخۆشییان پەچی کەوتو ئەوجا هەرچی شتێک نەمایە کەواتە داوا بکە خوای گەورە دڵەچی ساغت بداتی داوای لە خوای بکە دڵت بداتی لۆی بەڕاستی ئەمەش لە بۆ کارکردن لەسەر شفای دڵەکانمان قورئان کە وەکو بڵێ بەرنەدەین نابی قورئان بەربدەین و هەروەها وەکو برێ لۆ سەر وەرگرتنی شیفا لە قورئاندا دڵەکانمان پێویستی ئێستاکە ئینسان پێویستی بە دوو زانیارە هەیە یەکەم جار ئەو دوو زانیارە زوو بە بیرە خۆی بینتەوە هەرچەندە ئەو زانیارانە باسکرا ئەم ئێستاشە تا ئێستاکە ئەوەی دەڵێم هەمووی باسکرایە بەڵام وەکو بیرهێنانەوە ڕەبتی بە بابەتەکەمانەوەیە چونکە ئەو بابەتانە نامێ بە وردی باسکەم لەبەرەوەی چونکە ڕەبتی بابەتەکەی و باسش کرایە طبعا لەبۆی کە ئینسان بتوانێت کار لە سەدڵەکانی خۆی بکاتن دەبی یەکەم جار دەرگای دڵەکان بناسی دووەمیش دوژمنەکان و هۆکارەکانی بە نەخۆشیەکانی ئەو دڵی بناسی چونکە هەتا دەرگەکان بناسی دەتوانانی دەرگەکان بگریتن هەروە دوژمنەکانیش بناسی دەتوانین دەرگەکانی لێ نەکاتەوە طبعا سێ دەرگەمان هەیە لەبۆ کە دەچی لە بۆ دڵ ئەو دەرگانە وەکو گوێ و چاو زمانە ئەو دەرگانە کە خوا نەخواستە تاوانت پێ کرد ئەوە کەواتە دەرکەی تاوانت کردەوە لە بۆ دڵەکان کە دڵیش تاوانی کرد دوور دەکەوتەوە لە زیکری خوای دوور دەکەوتەوە لە عیبادەت دوور دەکەوتەوە لە ئیخلاص کە دوور دەکەوتەوە دڵی کە تاوانی کەتی قرس دەبی لە بۆی لۆی لەو سێ دەرگایە بپارێزە لە گوێت دەپارێزی چاوت دەپارێزی زمان دەپارێزی لە تاوان چونکە ئەوانە بەڕاستی دەرگاکان کە کراوە ئەو تاوانانە بچنە ژوورێ وە شتیت کەشی لە دوودێ ئەوجە دوژمنەکانت زیاتر کار دەکەن کە چ دەرگەکانت جوان نەگرتەت و لێرە دوژمنەکان زیاتر کار دەکەن ئەو دوژمنانەش چێنە چار دوژمنی گەورەی هەیە مرۆڤ چار دوژمنی سەرەکیە و کە تەواون ئەو دوژمنانە ئەگەر هەر دوژمنەک خۆ دێنە پارێزی خوا نەخواستە پێت بۆستی ئەوە کەواتە تو دڵەکی سەلیمت نییە یەکەم شت هەوا و نەفس کە گەورەترین دوژمنی مرۆڤە گەورەترین دژمنی مرۆڤەکە ئینە نەفسە لە مارتن ئەو نەفسەیە دائیمەن ئەمرت بە خراپە پێ دەکا ئەوە باسکرا هەموو جۆرە نەفسەکانیش باسکرایە لێرانە لەو بابەتانەی کە باسکرای پێشوەخت دوێ هیچ لەسەر بەس نەفسەکە دائیمەن دەبێت و ئەو نەفسەی دائیمەن لەسەر چاکە بینی وا ئیبلیس شەیطان خوای گەورە کە ئەو شەیطانەی لەسەر ئەو مرۆڤی بەرامبەر ئەو مرۆڤی بەجێش وعدیدا کە من دەبی ئیلدا گمڕایان بکەم لەسەر ئەو ڕێگای تو لەخوای گەورە سبحانه وتعالى گوت بەڵام شەیطان خوای گەورە لێران لە قورئان پێمان دەفەرمێ ئینە شەیطانە لەکم عەدوٌ فاتەخیذوه دەبێ بە دژمن وەری بگرین و ئەگەر بێت و ئینسان لەگەڵ دڵی خۆی کار بکات شەیطانیش دەناسی و خطواتەکانیشی دەناسی و ئەوش باسکرا و هەروەها دنیا فیتنەکە بەڕاستی مەلەکی درێژت پێ دەدا دنیا جوانیەکی بە خۆشیەکت پێ دەدا وەک بدەکات قیامەت لەبیر بکات خوا نەخواستە لۆیە ئینسانی ئیماندار دائیمەن هەست دەکاتن کە دنیا امتحانە و قیامەت بەهشت لە بۆی تەواو ژیانە لۆیە کە پێغەمبەر ساسەم دەفەرمێ دنیا سجن المؤمن وجنة الكافر باشتی کافرە لەبەرەوەی کە بە کەیف خۆی تێدا دەژیتن هیچ حەڵال و حرامەکی لێ ناپرسیتەوە لە خۆی واروها هەوا و هەوس شەهەوات ئەوەش زۆر جاری وای ئینسان ئەو هەوا هەوەسەی دەکاتە خوای خۆی نەعوذ بالله ئەوەندا لە دووی دەڕواتن لێرانە لە بۆ ڕزگاربوون لەو نەخۆشیانە و هەروەها زیندوو ڕاگررتنی دڵ ئەو دڵە بەساغی دە ڕێگا هەیە ئینسان بگێتە بەر هەر لە ڕێگایەک لەو ڕێگایانە چۆ ژۆرێ خوای گەورە سەرکەوتووکە ئەوە لێرانە بەردەوام بیتن لەسەری و ئەگەر چەند ڕێگایەکیش بۆ ئەو زۆر باشتریش کەواتە پێویستە ئەمە چەند ڕێگایەکەیە بگرین چیان ڕێگا سەرکەوتوبنی زیاتر پەرەی پێ بدەین ڕێگاکان دیکەش بەرنەدەین بەگەر بە کەمیش ببیکەین یەکەم شت هەر کاتێک کارێکمان کرد خاوەنیەتە چپاک بینە هەموو کارەکانە بۆ خوای گەورە لە هەموو ژیانمان دەبی زۆر حەریص بینە سەرەوەی دووەم شت ئەوان هەمووی باسکرایە لۆیە بە کورتی هەر بە سەریعی دەڕۆن لەسەری دووەم شتیش زۆر ذکر و یادکردنی خوای گەورە طبعا یادی خوای گەورە
پاکت دەکاتەوە، خۆشەویستی زیاتر دەکات، ترست دەداتی، نور و هیدایەت دەداتی. طبعا سێم شتیش کە ئەوە خاڵەیە کە ئێستا دێین باسی دەکەین، ئەو خاڵەیە خاڵی خۆمانە خوێندن و تەدەبوری قورئان، کە قورئان خۆراکی ڕوحە کە باسمان کرد، گوتمان هەم خۆراکە هەم دەرمانیشە، و قورئان دڵ ڕووناک دەکات و کە ڕوحەکەت پاک دەکاتەوە. چارەم شت دوعا و تەوەسول، ئەوەش هەمووی باس کرایە، هەمووی لە بابەتەکان باس کرایە. خدا وەڵامی ئەو کەسانە دەداتەوە زۆر بە خێراییش کە لە بۆی دێچن کە بە دوعا و تەوەسول دەیانەوێت دڵەکانی خۆیان پاککەنەوە و هەروەها بە سەلیمی ڕای بگرن. پێنجەم فێربوون ناسوینی ناو پیرۆزەکانی خوای گەورە و سفەتەکانی خوای گەورە. طبعا زۆر پێویستە ئینسان خوای گەورە بناسی و ناو پیرۆزەکانی خۆی بێ خوای گەورە بناسیتنە. کاتێک کە من قەیم دەفەرمی ئەوەی کە خوای بەناوی و سفەتەکان بناسیە خۆشەویستەکەی زیاد دەکا بە ناچاری، یعنی ئینسان یەکێک بناسی کە زۆر چاکە و زۆر باشە و خۆشی دەوێت، بەڵام ئەگەر تەشبیه خوای گەورە بناسی ئەو هەر زۆر خۆش دەوێت، بە ناچاری خۆش دەوێت، بەرێ چکە دەزانی عەزەمەت و گەورەی و خۆشەویستی چەند ڕەحمەت و بەرەکەتە بەسەر ئینساندا. شەشەم شتیش هاوڕێی باش خواناس، چه هاوڕێیەک بیتن یادی خوای گەورەت بەبیر بێنیتەوە، چاکە کار بی لەگەڵت، چه هاوڕێیەک بی خۆی بە دنیاوە گرت بیتن، دنیا وەکو بڵێ تێر نەبی لە دنیاە. خاڵی هەفتم گوێنەدان بە هەوای خۆ، هەوا و نەفسی خۆت، هەوا و هەوەسی خۆت، ئەوەش کە میسان کە دەبی بەردەوام لە ڕەزامەندی خوای گەورە دابیتن، جێنەدات کە باسی کرا و پێشترێش باس کرا. خاڵی هەشتم چێژوەرگرتن لە سەجدەکان، لە نوێژی خاشع، نوێژە چی بکەی، نوێژی خشوع بیتن، هەر لەو دەرکەیانە کە چیە ژۆری سەرکەوتووی بەردەوام بە بەلۆی دڵەکەت بە سەلیمی بمینێتەوە. ئەوە ڕێگە نیشانەی ئەوەیە کە ئینسان دڵەکانی وەکوڵی سەخاوێن دەکاتەوە و پاک دەکاتەوە و چارەسەر دەکات و بەردەوام با دڵت بە سەلیمی دەمینێتەوە ئینشاءالله بیرکردنەوە لە مردن و لە قیامەتدا، و هەروەها ڕزایەتی بڕیاری خوای گەورە، ڕەزامەندی بە بڕیاری خوای گەورە لە هەرچی بڕیارەکانی خوای گەورە ڕەزامەند دەبی، لەگەر ئەوەشدا و هەوڵ دەدەی لە ژیان بە خۆشی بژی، هەوڵ دەدەی لە ژیان بە بەردەوامی لە بۆ ڕەزامەندی خوای گەورە و ئەوی خوای گەورەشینە ڕازی بی. ئێستا دێینە سەر ئەو ڕێگای کە باسمان کرد پەیوەندی بەمەوە هەیە، ڕێگای سێمە خوێندن و تەدەبوری قورئان بە باشترین ڕێگا بە وردی باسی دەکەین. هەندێک بە وەکو بڵێ ئەو شتانەمان هەر چەند دەزانین کە زیاتر ڕوونی بکەینەوە، ئەمە زیاتر وەکو بڵێ خۆشەویستیمان دەستە سەر ئەو ڕێگایە و خۆشەویستیمان دەستە تێگەیشتنی لەو بابەتە حەزمان لێ زیاتر تێبگەین و زیاتر کار لەسەر دڵەکانی خۆمان بکەین. طبعا ڕێگای قورئان خوێندن بە تەدەبور باشترین ڕێگا ئەوەیە کە ئینسان لە خەلوەت دابی، چونکە لە خەلوەت تەدەبور دەکرێت. بەڕاستی لەناو قەرەبارەغی و دەنگ و هەراهوستە تەدەبور ناکرێت. تەدەبورە چی چۆنیش؟ ئەو ئاەتانەی کە بە جوانی دەزانی بخوێنیەوە، تیلاوی دەتوانی بکەی، مانایەکانی تێدەگەی، مانایەکانی نازانی بڕۆ لێ بگەڕێ لە مانایەکانی لەبەری بکە، حتى تەنانەت سوورەتە کورتەکانیش بی، نەکەر قورئان کامل ئەمە دەڵێن دانیشە قورئانی کامل بەڵکو لە سوورەتە کورتەکان دەست پێ بکە. طبعا خۆشترین سوورەت و ئاسانترین سوورەت و کورتترین سوورەت نییە، بەڵام باشترین سوورەت شتێکنەمە سوورەتی فاتحەیە کە پوخت و تەواوی قورئانی تێدایە. طبعا سوورەتی فاتحە ئەمە ڕۆژانە سبحان الله خوای گەورە فەرزی سەرمە کردیام لە نوێژەکان دەخین 17 جار، لەگەڵ ئەوەشدا ئەو ئەسراری ڕۆحانیانە کە تێیدا لە سوورەتی فاتحە کەممان لێ کەشف کردیە. بڕتەمەشای تەفسیر ڕازی کەین کە 30 مجلدە بەرگەی تەفسیرەکەی مجلدێکی کامل لە چەند نزیکەی لۆ هەزاری دەڕوا، ناڵێن هەزارە بەس نزیکەی لۆ هەزاری احتیمالە بڕوا، هەمووی لەسەر تەفسیری سوورەتی فاتحە سڕێکی وای تێدایە کە قورئان هەمووی بەخۆ دەگرتەوە، هەر ئاەتێک چەند جوزئەکە لەگەڵی تەفسیری دەکاتن، زۆر عەجیبە شتێکی. طبعا لەبەرەوەی سوورەتی فاتحە سوورەتێکی وەکو بڵێ بخۆمان هەممان دەزانین سوورەتێکی اعتیادی نیە و چ سوورەتەکانی قورئانی لەسەرەوەی هەموو سوورەتەکانە لۆیە بە سەرچاوەی ڕۆحی و دەرونی ناسراوە سوورەتی فاتحە لە پێشینەکانمان. طبعا سوورەتی فاتحە کە ئەو سەلەفی صالح کە پێمانیان گوتینە سوورەت لەبەرچی سوورەتێکی چونکە سوور شافیە، یعنی چارەسەرە، و سوورەتێکی کافیشە، پێویستمان بەو سوورە بە هیچ شتێکی کە نابی کە ئەو سوورەتە هەبیتن. لۆی خوای گەورەش لەناو نوێژدا ئەو بابەت ئەو ئاەت و ئەو سوورەتەی وەکوڕی واجب کردیا لەسەرمان کە لە ناو نوێژدا بخوێنین، ئەویش کە تقریبا دەتوانین برین کورت و پوختی قورئانە ئەگەر ئینسان تەدەبوری تێ بکە هەتا ژیان مایە، نەک ڕۆژی 17 ڕەکعاتی 17 جار بخینەوە، بەڵکو 70 جاریش بخینەوە تا ژیانی مایە. ئەسرار و سوورەتی لە سوورەتی فاتحە تەدەبورکردن تەواو نابیتن ئەگەر بە حەقیقەت تەدەبور بکاتن، بەڵام ئەگەر بە سەرهاکەزایی زوو دەبیتن. طبعا خەلوەت باشترین وەکو بڵێ ڕێگایە لە بۆ شیفای
بکەی بە قورآن، یعنی کە خەلوەت لەگە قورآن دەکەی ببتە شیفا لە بۆت. باشترین ڕێگایە کە قورآن ببتە شیفا خەلوەت لەگە قورآندایە. بە تایبەتیش ئەو خەلوەتەیە لەبەرەوەی چونکە یەکەم شت خەلوەت ڕێگایە کە بۆ ڕاستگۆیی خۆپاچی خەلوەتە، کەس ئاگای لە تو نییە، تەنها خۆت و خوای خۆتی، تەنها خۆت و خوای خۆتی. سەرەتای ئەو وەحیش کە پێغەمبەر صلی الله علیه و سلم لەبۆی نازل بوو کە چ بوو؟ بە هەستانەوەی شەو بوو، خەلوەت لەگەر قورئاندا، جگەلەوەی نوێژەکان قم الليل إلا قليلا نصفه أو انقص منه قليلا أو زد عليه ورتل القرآن ترتيلا. أو مهمة كيها باش نويجو باش دانيشتنو باش أوا ورتل القرآن طبعا ترتيل وترتيب القرآن خواهي قورا لك لسر پیغمبر صلى الله عليه وسلم دانا لسر أصحابي كاين دانا طبعا هلقي نو نبو بلكو بتدبر بو بمعنى كان بو بكاري قليلة كان لو ابن القيم ده فرمي لسر خلوت الإخلاص لا يتم إلى في الخلوة، يعني إخلاصي توا وقت بتوي دست بكوي لخلوة ودست بدكوي دخلوة لقرشي لك خوشة ويستكت ك دڵت پێی خۆشە کە لە خەلوەی لەگەر بکەویش خوای سبحانه وتعالى کەلامی خوایە ئەگەر ناتوانی بەرامبەر شکۆتی خوای گەورە کەلامی خوا دەکنە خۆ. طبعا خەلوەت بە شێوەیەکی خۆڕایی نزیکبوونەوە لە خوای گەورە هیچ تەکلیفەکی لەسەر نییە، هیچ تەکلیفەک. و خەلوەت ئەو کاتەی کە ئینسان خەلوەت دەکاتن کاریگەری دەبێت لەسەر ئاەتەکان و کە لە خۆشەویستی بی یاخود لە ترسان بیتن کە دڵ چاوەکانی پڕ ئاو دەبیتن و دەگریە، ئەوە یەک لەو کەسانەیە کە خوای گەورە لەژێر عەرشی خۆی لەژێر سێبەری خۆی سێبەری عەرشی خۆی لە ڕۆژی قیامەتدا حەشری دەکاتن. وهروەها ابن القيم ده فرمي من ذاق لذة الخلوة بالله هانت عليه خلوات مع الله مع الخلق. ئەوەی کە خەلوەت لەگە خوای بکە و لەزەتی خەلوەت لەگە خوای گەورە بە کەلامی خوای گەورە ببینی بە تایبەتی شەو سێ جارێکی شەو کە خوا سبحانه وتعالى لەسەر پێغەمبەر صلی الله عليه وسلم پێی گوتبوو قم الليل إلا قليلا نصفه وانقص منه قليلا أو زد عليه، يعني زياد بکە لە شەوەکەی لە نیوەی زیاتر لە شەوەکەی زیاد بکە ورتل القرآن ترتیلا، قورآن بخوێنەوە لەو کاتەیدا. ئەو کاتێکی ابن قیم جوزی دەفەرمێ ئەگەر ئەوەی لەزەتی خەلوەت لەگە خوای گەورە تامی کردبی و چێژی کردبی دڵەکەی بڵێ بێباکە لەوەی کە لەگەر خەلوە بکە لە دانیشتی لەگەر خەڵقی خوای گەورە و گلەی بکاتن و وەکو بڵێ ئەتوو لە خەلوەتدا خۆشەویستی دەردەبڕی، گلەی دەردەبڕی، داواکردن دەردەبڕی، پێویستی دەردەبڕی، هەموو شتێک دەردەبڕی، دوعا دەکەی. لیرانە وەکو بڵێ نەتەن نییە بەوەی کە لەگە خەڵقدا بنیشی دەردەدڵی بکەی، گلەیی بکەی، ئەوانە هیچ پێویست نییە. خەلوەت دەوای دڵانە و چارەسەری دڵەکان دەکاتن لە حەسانە و ماندبووندا وەکو پێغەمبەر عەفوەن ابن قیم دەفەرمێ فی خەلوەتی غذاء القلوب، لە خەلوەتدا بەڕاستی بە تایبەتی لەگەر ئاەتی خوای گەورە لە شەودا خواردنە لە بۆ دڵەکان و دەواء لكل علة، چارەسەر وەکو بڵێ دەرمانە لە بۆ هەموو عیلەکان لە بۆ هەموو نەخۆشیەکان و ڕاحەت المتعب و ئیستراحەتە لە بۆ کەسانێک کە ماندوونە لە بە ڕۆژدا. و زۆر شتیت کەش هەیە بەڕاستی لەو کاتەیدا کە ئینسان لە خەلوەتدابی هەر لە سوورەتی مزەمل ئینسان فکر کاتەوە ئایا چەند هەتا ئێستا تەطبیقمان کردێت، چەند هەتا ئێستا کە ئاورمان لەو سوورەتە دایتەوە کە ئەو سنەتەی تەطبیق بکەینەوە کە ئەگەر هەموو هەرتا ژیانیشمان نەچینە سەر ئەو کاتە ناوە زۆر پێویستمان پێی دێمە تەنها بە ڕەمەزانان دەکەین، بەڵام لە کاتی ڕەمەزانیش هەر پێویستە و کاتی پاش ڕەمەزانانیش هەر پێویستە. دوایە خەلوەت لەگەڵ ئەوەیدا کە قورئانی تێدا دەخینی بڵێ ئەجر ستاوابەشی زۆر گەورەی هەیە کە پێغەمبەر صلی الله علیه و سلم دەفەرمێتن من قام بعشر آيات لم يكتب من الغافلين. ئەگەر هاتو ئینسانێک شەوان دە ئاەتی خوێندەوە هەستاوە دە ئاەتی خوێندەوە لە غافلینەکان خوا سبحانه وتعالى حسابی ناکا. ومن قام ب100 آية كتب من القانتين. ئەگەر بێت و 100 ئاەتیش بخینی ئەوە لە قانتینەکان چەند خۆشە لە قانتینەکان بین دەزانی بە چەندی بە 100 ئاەتی 100 ئاەت لەوانەیە بڵێن زۆرە، بەڵام ئینسان ئەگەر بێت و لە هەر جزئی عامە لە ضحا بەدواوە نزیکەی 200 ئاەتە سوورەتی ضحا چەند کورتە نیو، يعني تقريبا ربعك أتو ربعك لجزء عما بخيني نزيكي 100 آياته شكاياته كان يزور كرتو خوشة أقل بيتو أها بردوان بي ديت السرعات دريجة كان يشو وتدبر السرعات قورا كان يشتكيو هر أون دا آياتي جسو عمي تندها آياته أقل بيتو ربعة شوارقرين لاني لقانتين خواي قورا حساب مامك إن شاء الله. طبعا خلوت كونتاكت نزيكا كونتاكت شي زور نزيكا لقا خواي قوراتو، يعني ككاتك لشو خلوت دكي بها قورئانیش بەڕاستی ئەوە یعنی زۆر سلەکەت بەقوتە پەیوەندیەکەت زۆر بەقوتە لەگە خوا سبحانه وتعالى. ئەو کاتەش کەست لە دڵ نامێنێ کەس تەنها خوای باوەڕتان هەبی زۆر جاری وای خوشک
یعنی گوتی ئەو خەمەم هەیە ئەوها مشکلام هەیە ئەوم هەیە باشە شەو هەستەوە هەندە قورئان بخینە داوا لە خوای گەورە بکە وەڵڵاهی هەستایتەوە شەو تایبەت خۆی حازر کردی لە ئەو خەم و دەردە دڵە ئەو هەموو خەم و خەفەتێکیتی کە دەستە سەر قورئانەکە قورئانەکەی دەخین و لەگە خوای خۆی قسە دەکە دەرێ لە خۆشییان هیچم لەبیر نەما بەس شکرانەی خوام کرد کە ئەو دڵە خۆش ئەو دڵە خۆش ئەو دڵە فراوانیی دامن ئەو خۆشیی کردە ناو دڵم نەمزانی چ بوو هیچم پێویست نەبوو هەر شکرانەی خوام کرد لێ خوای گەورە دەفەرمێ کە ئەو پەیوەندیە زۆر پەتەو دەبی دەفەرمێ ئینە ناشئەتە اللەیلی هی ئەشەد وەطئن وئەقوەم قیلە بەڕاستی خوێندنی شەو دانیشتنی شەو کاریگەریی ڕاستەقینەی هەیە لەسەر ئەو مرۆڤێ و سواترتی دەگا زۆر زۆر جێ ڕوونتریش دەبیتەوە لە بۆی چەند ئاەت هەیە چەند شت هەیە ڕوون دەبتەوە بەخۆشی پێکەنینی بەخۆی دێتە ئێستا و تێنەگەیشتیمە طبعا ڕوونکردنەوەی پاکردنەوەی دڵ لە شەودا دەبێت لە بەرەوەی چونکە تو لە شەو خۆت و خوای خۆتی چت هەیە لە بۆی باز دەکەی چت هەیە لەگەڵی دەبی لەگەر بە ئاەتی خوای گەورە بتەوێ شیفای دڵەکەی خۆت بدەی چارەسەری بکەی ئەوە هەرخوای گەورە زۆر زۆر جوان پشتگیری دەکاتن طبعا پشتگیریکردن لە دین و بەهێزکردنی ئیمان طبعا ئەو کەسێ ئینسان لە شەوان هەستیتەوە بێوە دڵی خۆی ساخکاتەوە بە ساغی بەردەوام بیتن طبعاەوە میمانەتی زۆر زۆر بەهێزی دەبی زۆر هەیتی و بەهێزیشی دەبیتن خی گەورە دەیداتی بە خۆش نازانی ڕحمەتی خی گەورە چەند زۆرە طبعا خاڵی پێنجەم کە لە سوودەکانی خەلوەتدا تێگەیشتنی دڵ بە هاوچەرخی قورئان يعني ئەو قورئانەیە ئەمە هەر وەکو ئێستا دەڵێن با بچین خەلوەت بکەین بچین تەفسیرەکەی بخینەوە دانیشین تەدەبور بکەین کە کاتێک تەدەبور دەکەیت و بەس کەلیماتی قەدیمت پێیە ئەو لەو عەسری خۆیتی ئێستا مەسەرەن ئێستا رازی کە تەفسیری کردێ من کەتیر کە تەفسیری کردیا سەوابەتیان هەیە ئەکید ئەو سەوابەتانەی کە لە ئەثەر لەمان هاتێ لەو تەفسیر ئەمە ئەوەی ناڵێن بەڵام هەندێک شت هەیە دەڵێن کە قورئانەکەم وەکو بڵێ تەجدیدی دەوێتەوە لەگەر ئەو عەسرەی بگونجێ کە تێی بگەی هەندێک شتی تێدا هەیە غیری تەوابەتەکەن غیری ئەثەرەکان کە لەومان هاتێ تەثبیتەکەن بەڵام هەندێک شتێت کە هەیە ئەلیرانە خوای گەورە دەداتێ ئەو کاتە شەو هێمن و ئارامە ئەو قورئانت وەکو بڵێ وەکو قورئانێکی عەسری دەکات تێی بگەی لەو عەسرەی لەگەڵی تێ بگەی لەگەر ئەو عەسرەی تێکەڵی بتوانی بگونجی بتوانی چاکسازی تێدا بکەی لەو ژیانەی خۆتدا لە ژیانی بەرامبەریشتدا طبعا خاڵی شیشە پەیوەندی بە ڕۆژ و ڕەزامەندی پێغەمبەر صلی الله علیه و سلم کە قورئانی زۆر بە شەو دەخین ئەوەش کە لە سونەتە چی پێغەمبەری صلی الله علیه و سلم دەدی دەڕۆین و کاتی شەو تهجدی زۆر زۆر دەکرد و زۆر بە شدت قورئانی دەخوێندەوە وەرەوە خاجی هەفتم لە چاکردنی کارەکانی ڕۆژە کاتە کە تو شەو هەردەستی ئەگەر دەدەقە ئەگەر چارێگەچ دوور کات نوێژە چی دەکەی یاخود هەردا دەنیشی قورئانەکەی لە دەست دەگری یان چەند ئاەتێکی کورت دەخینی بێ ئەوەی قورئانەکەش بەدەست دەگری بەدڵەوە دەخینی بەڕاستی ئەو ڕۆژەیە زۆر زۆر ئارام دەبێت زۆر زۆر ئیمان بێز دەبێت زۆر بە تاقەتوانە دەبێت یعنی خۆت هەست بە خۆت دەکەی ئەو ڕۆژەیەت فەرقی هەیە لەگەڵ ڕۆژەکانیت کە ئەو ئەگەر ڕۆژەکانی کە هەمووی وهابی زۆر زۆر گرنگە لێرانەدا چەند وتەیەکی زانایان هەیە بە کورتی باسی دەکەن کە ابن قەیم لەسەر سەلەفی صالح باز دەکات کە کو ئەو سنەتیان تطبیق دەکرد لەرێ سەلەف کاتێک کە شەودا دەهات تاریک دادا دڵەکانیان تەواو بۆ قورئان دەکردەوە کاتێک دادەنیشتن هەمووی وهستیان دەکرد کە شەو هات قورئانەکەی وەختی قورئانەکەی کە مەبەستیان لە چ بوو مەبەستیان لە نور و ماناکانی بوو ماناکان و کە باری و قورساتی ڕۆژیان لێ ستوک بکاتن يعني چەند مەبەستەکیان بلەوەی کە نور مەبەستیان مانا و خۆشیەکەی شادمانیەکەی قورئان بوو مەبەستیان ئەو بکە وەکو بڵێ بارە و قورساتی ژیانی ڕۆژانەی لەسەریان سوک بکاتن زەهەبی لە سیر ئاعلام النوبەلا دەفەرمێ دەرێ ئەوانەی باوەڕیان بوو کە باشترین کات بۆ خوێندنی قورئان شەوە ئەوانە باوەڕیان بوو سەرگە سەلەفی صالحی دەرێ باوەڕیانە بوو کە باشترین خوێندنی قورئان کاتی شەوە چونکە لەو کاتێکدا دڵپاکە و دڵیش بەهێز دەبێت دڵپاکە دڵ بەهێز دەبێتن و طبعا دەربەرینی قورئان لەو کاتەدا کە ئەوان هەر قورئانێکی ئاساییان نەدەخین بەڵکو هەستیان تێکەڵ دەکرد دڵیان تێکەڵ دەکرد لەگەڵ قورئانەکە کاتێک باسی بەهەشت دەهات دڵیان زۆر خۆش دەبوو داوایان دەکرد کە کاتێک باسی قیامەت جەهەنەم دەهات خۆیان دەپارخوا خدا بڵێ پەنایان بەخوا دەکرد بۆ ئەو جەهەنەمەی کاتێکە باسی خۆشیەکان دەهات داوایان دەکرد طبعا ئەو کاتەیەش کە بە خۆیان دەیان کرد نەکرد بە خۆیان بڵێ داوایان لە خێزانەکانیشیان دەکرد کە بەشدار بن لەو خۆشیە و لەو ئەجر و پاداشتا یعنی هەتا عەبدوڵڵا بن مەسعود دەفەرمێ ئەگەر بێت و بتانی چۆ چەند خۆشەویستی لەکن خوای گەورە بڕ تەماشای قورئانەکەی کە بزانێت چەند خۆشەویستە لەکرێت ئایا بە شەویش لەگەڵی دەبی ئایا بە ڕۆژ لەگەڵی دەبی ئاگادارت دەکاتەوە طبعا خوێندنی قورئان وەکو ئیمام نەووی دەفەرمێ
بە شەو باشترە لە خوێندنی بە ڕۆژ چونکە شەو کاتێککە خۆ بە خۆیە هۆشیاری زۆر ئاگاداری لەو کەلیمات شتانێک کە دەری وە خۆ بە خۆی لەگەر خوا سوبحانەوە وتعالە لە کۆتاییدا هەرچەندە دەردا داواگردن ئازایی دەکەم ئەگەر کاتەکەم زۆر بەڵام بەڕاستی بابەتەکە زۆر پێویستە زۆر کاری لەسەر دەوێتن لە کۆتاییدا کە پخت و کورتی ئەو هەموو بابەتانێک کە باسمان کرد کە ئەوەی ئێستا باسمان کرد کە دەوێتن کاری لەسەر بکەی و تێی بگەی و زیاتر شارەزابی ئەوەش بوارەکە لە بوارەکانی زانستی قورآن و زانستێک کە لە قورآن دەرچووە ئەویش کە پێی دەڵێن زانستەی زۆر گرنگە کە ئینسان بتوانێت کار لەسەر دڵی خۆی بکاتن دڵی خۆی ساغ و سەلیم بەردەوامیش دڵی ساغ و سەلیمی کە ئەوش پێی دەڵێن فقهی قولوب واتە فێرکاری و زانستە بەرزەکان لەسەر دڵ پێویستە هەموو مرۆڤک بای خۆی شارەزابی لەسەر ئەوەی کە فێرکاری و زانست کار بکە لەسەر دڵی خۆی بەو قورآنە کە ئەو زانیاریی ڕستەنە چارەسەری دڵ دەکا و ڕاهێنانی ڕوحی پێدەکا طبعا ئەمە هەموو کتوبمان هەیە ئەو هەموو مەسادرەمان هەیە لە سەلەفی ساڵح هەمووی چیە لەو پایەکانی مەراتبی ئیحسان و چاکەکاری و ئیمانی مرۆڤە ئەویش لە چرەوە دێ لە دڵەوە هەڵدەقڵێتن لە دڵەوە چەند کارت لەسەر دڵی کردو چەند کارت لەسەر بە قورآانەکە لەسەر ئەو دڵی کرد و بە کاری چاکە کرد ئەوەندە بەرز پلەی بەرز دەبی دڵەکەت فقی قولوب لە معنای ئیسلامی بە دیاری فەرمی دەگاتە تێگەیشتن لە دڵ و کردارەکانی ئەو کردارانەی کە لە دڵ دەردەچی لە بۆ پەلوپۆلەکانی دڵ چاکسازی دڵ و نەخۆشیەکان یان نەخۆشیەکانی دڵ چارەسەر بکە وەکو ئەو نەخۆشیانەی کە هەمووی باس کرا لە کیبەڕ و لە ڕیا و لە حەسەد و لە هەمووی و ڕێنمایی بە دڵ و سلوک بەرە و خوای گەورە ئەو ڕێنمایی ئەو دڵی دەکاتن کە سلوکت ڕەوشتت باش بیتن و لە کۆتاییدا دگەیشتن بە قەلبی سەلیم دڵێکی پاک و پارێزراو و هەر بەردەوام دەبی لەسەر ئینسان ئەو فەقی القولوبە ئەو کارکردنە لەسەر دڵە بە قورئان هەتاوەکو ئەو دڵی پارێزراوە هەتا ژیان مایە ئەو دڵە بە پارێزراوی ڕابگریتن هەتا دەگەڕێتەوە خوکن خوا سبحانه وتعالى ئەوەیە کە خوای گەورە دەفەرمێ إلا من أتى الله بقلب سليم أو قلب سليم كذا بأمر بينه ولا مبارك يا إخوة يقول سبحانه وتعالى سونك قلب سليم داني لأساسه لا فطرة خمانك بندال بوين كقبلي لدايك بوين فطرة ما باق بو هم مستدل دل ما سليم بو قلب ما سليم بو خمان وما ذكر ذيك خراب بيتم نخوش كويتم درد داربي دبي استاكش تايكينو بردوام إنساني إيمان دار مسلمان دبي بقلب سليم بقريتوا أجن أخوان أخواستا حساب من عسير دبي نعوذ بالله إلا من رحم ربي ومن بحي فقه قلوب كزانيان باسيان ليكر طبعا أول زانيان أو فقه دانايا وەکو فقهی اعتیادی ئەو فقهی کە ئێستا کە کاری جەستەی لەسەر دەکەین فقهی اعتیادی بەڵام فقهی قلوب جیایە کە منبعیشی عینە وەکو فقهەکانی تکێ کە لە قورئانە وەرگیرایە لە فەرمودەکانی پێغەمبەر صلی الله علیه و سلم لە نووسراوەکان و شوێن کەوتوان و عالیمان و زاهیدان و سەلەفی صالح وەلیرانە لە کۆتایی ئەو مەسادرانەمان نووسیە گرنگترین كتابكاني فقه قلوب طبعا أعمال القلوب مدارج السالكين من قيمة داء والدواء أو أعمال القلوب للسيد سهل العتيب عصرية زياتر أوانيتك قديما بشكاني أحياء علوم الدين إمام غزالية أو قرينترين أو كتاباني كتار السري دل روح الدكا أواني هي فقه القلوب كوكتابا ونفسي كتابش تار السري دل روح الدكا داء والدواء ابن قيم ومدارج السالكين ابن قيم زور كتابي كي بلام أواني كلنا وخمان باو زياترش إستا كتابانا بويتا كردي زور قرينجن طبعا كتابانا بخيني وزور استفادة لدكي وهروها رياض الصالحين كباشا زور قرينجن كبلو باي دلكان کو چارەسەر دەکەی و کو خاوین دەکەی و کو دەچێ پلەچتکە و کو جارە چی پێویستە طبعا ئەوانە هەمووی زۆر پێویستن ئەو کتابانە کە بخیندرێتەوە ئینسان بخینتەوە و هەروەها لە تەسکیە نەفسیژی بە ابن تەیمیە کە ئەو کتابەیە و قواعد الأعمال القلوب عقیل شمەریە ئەوەش کتابەکی نوێیە ئەوانە لەوانی هەموو کرابیتەوە کرد احتیمال ئەوەش کرابیتەوە کردی بەڵام ئەو کتابەکی عەسریە ولو كتايدا قردنم عساكن سبحان ربي سبحانك اللهم وبحمدك أشهد أن لا إله إلا أنت أستغفرك وأتوب إليك والسلام عليكم ورحمة الله وبركاته